سڵاوتان دەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەم بەشە لە بەرنامەکەماندا بابەتێکتان پێشکەش دەکەین لە ژێرناوی کورد لە سووریا لە نێوان سیاسەتی ناڕۆشنی ئەمریکا و تێگەیشتنی ساختەی رووسیا لە نووسینی سەرتیب جەوهر. هێرش و پەلاماری تورکیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا زیانێکی یەجگار گەورەی لێکۆتوتەوە. جگە لە زیانی گیانی، زیانە مادیەکان بە زیاتر لە 100 ملیۆن دلار دەخەمڵێنرێت. ئەمە جگە لە زیانمەندبوونی تەواوی خەڵکی ڕۆژاوای کوردستان کە بەپێی بڵاوکراوەی ڕەسمی بە 2 بۆ 4 ملیۆن کەس دەخەمڵێنرێت لە خزمەتگوزاریەکانی کارەبا و ئاو تەندروستی و خوێندن. ڕژیمی تورکیا هێرش و پەلامارەکانی لەسەر ژێرخانی ئابووری و کەرتە سەرەکیەکانی خزمەتگوزاری چڕکردیەوە. لە ماوەی چەند ڕۆژێکدا 24 ناوچەی پیشەسازی و سەرچاوی ئاوی خواردنەوە و پرۆژەی کەرتی تایبەتی ئابووری وێران کرد. بەپێی ئەو خەمڵاندنانەی بەردەستە 5 وێستگەی ئاوی خواردنەوە وێران کراون. ناوچەکانی کۆبانی و حەسەکە و قامیشلو، چەند ناوچەیەکی دیکەی ڕۆژهەڵاتی قامیشلو سەرچاوی ئاوی خواردنەوەیان پەکی کەوتووە کە دانیشتوانەکەیان بە 680,000 کەس دەخەمڵێنرێت. هەروەک بەهۆی بردومانی حەوت وێستگەی کارەباوە زیاتر لە 1 ملیۆن و 200,000 هاوڵاتی بێکارەبای نیشتیمانن. هەروەک بەهۆی ئەو بردومانانەوە تەواوی پرۆسەی خوێندن ڕاگیراوە، زیاتر لە 910,000 خوێندکار لە خوێندن دابڕاون. هەر بەهۆی ئەو بردومانانەوە 12 ناوچەی بەرهەمهێنانی سوتەمەنی بە تەواوی پەکیان کەوتووە و قەیرانێکی چاوەڕوان نەکراوی سوتەمەنی لە تەواوی ڕۆژاوای کوردستان دروست بووە. بە جۆرێک نرخی 1 لیتر گەیشتۆتە سەروی 1 دلار و بەرمیلێک نەوتی سپی ماڵانیش گەیشتۆتە سەر و 70 دلار لە کاتێکدا دەبوو بە نیوەی ئەو نرخە بێت. ئەمە لە کاتێکدایە ڕۆژاوای کوردستان بە دۆخێکی ئابووری زۆر خراپدا تێدەپەڕێت و لیرەی سووری نزمترین ئاستی تۆمار کردووە و ئێستا 1350 بۆ 1400 لیری سووریا بەرامبەر تەنها 1 دلارە. بیانووی پەلاماردانی تورک ئەو تەقینەوەی ئەنقەرە بوو کە بەر لە چەند هەفتەیەک لەلایەن پەکەکەوە کرا. من پێم وایە هەڵە بوو پەکەکە بەرپرسیارەتی خۆی لەم چالاکیە ڕاگەیاند. ئەمڕۆژ ڕێڤەبەری خۆسەر لە شارەکانی قامیشلو، کۆبانی و حەسەکە قوربانیانی پەلامارەکەی ئاکادمیای ئاسایش لە دێرک بە خاکسپارت بە ئامادەبوونی هەزاران هاوڵاتی. ئەوەی جێی سەرنج بوو لەم مەراسمانەدا یەکەم جارە کەمترین وێنەی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان بەرزکرابوویەوە. ئەمەش ئاماژەی گۆڕانێکی نوێیە لە سیاسەتی ڕێڤەبەری خۆسەر و کاربەدەستانی ڕۆژاوای کوردستان. تا ئێستا هەڵوێستی ئەمریکا لەبارەی ئەو پەلاماردانەی تورکیا ڕوون نییە. تەنها هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە سووریا بەیان نامەیەکی دەرکرد تێیدا پەلاماردانەکەی ڕەت کردەوە، بەڵام کاردانەوەیەکی دیکە هەستی پێ نەکراوە. ئەمە لە کاتێکدا بەپێی ڕێکەوتنی نێوان تورکیە و ئەمریکا لە کۆتایی 2019دا نابێت تورکیە سنووری ڕۆژاوای کوردستان ببەزێنێت. ئەوەی جێی سەرنج و گومانە ئەمریکا تەواوی ئاسمانی ڕۆژاوای کوردستانی بەڕووی فڕۆکەی جەنگی سووریەدا داخستووە. هەروەک ڕێگا بە فڕۆکەی رووسیەش نادات بەبێ هەماهەنگی و ئاگادارکردنەوەی پێشوەختە بێتە ئاسمانی ڕۆژاوای کوردستان. بەڵام بێدەنگە بەرامبەر پەلاماردانی ڕۆژاوای کوردستان لەلایەن فڕۆکەی تورکەوە. ئێستا 23 بنکەی سەربازی ئەمریکا و هاوپەیمانان لە ڕۆژاوای کوردستان هەیە. ئەرکی ئەو هێزانە چاودێریکردنی ناوچەکە و مەشقپێکردنی هێزەکانی سووریای دموکراتە. بەر لە چەند ڕۆژێکیش ئەردوغان ئاماژەی بەبوونی بنکە و بارەگای هێزەکانی ئەمریکا کرد و ناڕاستەوخۆ نیگەرانی خۆی لە بوونی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە دەربڕی. یەکێک لە گرفتە دیارەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان نەبوونی تێگەیشتن و ئەجندایەکی ڕوونی ئەمریکایە لەبارەی چارەنووسی ڕۆژاوای کوردستان و دۆخی سووریا بەگشتی. ئەم ناڕۆشنیە لە سیاسەتی ئەمریکا کوردی ڕوبەڕووی دڕدۆنگی و قەلەقی زۆر کردوێتەوە، ناتوانێت لە نێوان مانەوە لە چوارچێوەی ئەجندای ئەمریکا و گفتوگو لەگەڵ ڕژیمی سووریا خۆی یەکلای بکاتەوە. بۆیە لەگەڵ هەر هەڕەشە و پەلاماردانێکی تورکیا کورد ناچارە پەنا بۆ گفتوگۆ لەگەڵ سووریا ببات. بەڵام ڕژیمی سووریا
تێگەیشتنێکی شۆڤێنینانەی بۆ چارەسەری پرسی کورد لە سووریا هەیە و ڕووسەکانیش تێگەیشتنێکی ساختە و دووڕوویان هەیە. لە میدیاکان هیچ لە خۆیاندان ناهێڵنەوە دەرحەق بە کورد و لەسەر مێزی گفتوگوش لە چوارچێوەی تێگەیشتنی سووریا معاملە لەگەڵ دۆزی کورد دەکەن. بەڵای بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم بابەتی کە پێشکەشتان کرات لە ژێرناوی کورد لە سووریا لە نێوان سیاسەتی ناڕۆشنی ئەمریکا و تێگەیشتنی ساختی رووسێ بوو لە نووسینی سەرتیب جەوهەر. هیوادارین کە بەدڵ تەموو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. کاتێکی خۆش.